وەرزی زستان چەند ڕۆژێکی لێماوە و هێشتا نەگەیشتوین بە بەهار، بەڵام بارانبارینی زۆر و لە باریکەش و هەوا وای کردووە بەشێک لە جیابەهاریەکانی وەکو کەنگر و سلێرێک زووتر لە کاتی خۆی پێ بگەن، هاوڵاتیانیش لە بازاڕ ساغی دەکەنەوە. بە حکمیەوەی کە کەشواکە لە بار بوو باران زۆر بوو، هەندێک لە جیابەهاریەکان پێگەیشتون کە ئێستا ئەمە لە ناوە ڕاستی زستان و بەهارداین کە ئێستا بەهار پێ نەگەیشتووە، بەڵام هەندێک لە جیابەهاریەکان پێگەیشتون وەکو کەنگر و کاردی و ئەسلێرێک کە ئێستا ئەمە عەرزمان کردووە دەیفرۆشین، بەڵام کڕیاری وەکو پێویست نییە بە حکمیەوەی کە معاشەکان موچە لە کاتی خۆیدا بەش ناکرێ، بازاڕەکە وەکو پێویست نییە. وەڵاوانەی پێگەیشتن ئێستا کەنگر پێگەیشتووە، ئەسلێرکە لەگەر کاردی زۆر لە جیابەهاریەکانیش ماون کە ئێستا پێی نەگەیشتون وەکو ڕێواز کە بابەتەکی سەرەکی ئەمەی فرۆشین و خواستێکی زۆریشی لەسەر ڕێواز. لۆفەکانی سفیلێک لە قەزای خەلیفان شوێنی ساخکردنەوەی جیابەهاریەکان و هەر لەسەر شەقامەکانی ڕێگاکە جیاکان ساغ دەکرێنەوە. وڵی ئەو کەنگرە تازە پێڕاگەیشتە، کەنگر و سلێر کۆ جیاوارە هەموو تازە پێڕاگەیشتە، هەموو دوسێ ڕۆژەکەیتە بازاڕە. کەنگر نرخی کەنگرێ چیلۆی 3000، سلێرک 2 کیلۆی 5000 بە 2000 دەرەچ. ئەوش درشۆکەی چیایە چیویە دەستکەی بە 1000. وەلایەوە جا سلێرکە زۆربەی لە کەپرۆک و بێراتات هەیە سەدەی بێخمێ. ئەوەی ئێستا پێگەیشتووە تەنها کەنگر و سلێرک و کاردیە، هێشتا لوشە و هەندرێشە و سۆریاز و ترشۆکە و ڕێواز ماون کە ئەوانیش لە وەرزی بەهار پێدەگەن و لە بازاڕەکاندا خواستێکی زۆریان لەسەرا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خەلیفان.